بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لەم ڕووماڵە تایبەتە لەگەڵتان داین بۆ ڕووماڵکردنی بانگەشەی هەڵبژاردننی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان و پاڵپشتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە شارو و شارۆچەکان بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی لیستی هەڵوێست و مەردایەتی بەر لەوەی بچمە لای تۆڕی پەیامنێرانمان لە شارەکانی هەولێر و هەڵەبجە و لە ڕانیە میوانێکمان هەیە لە ستۆدیۆ مامۆستا عومەر گۆڵپی نووسەر باز لە مەسلەی هەڵبژاردن و نزیکبوونەوە لە 12:05 دەکەین مامۆستا بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان مامۆستا 12:05 خەڵکی کوردستان لە بەردەم چەند بژاردەدایە بۆ گۆڕانکاری لە کوردستانە دەتوانرێت لە 12:05 چی بکەن ئەرکیان چییە؟ بەڵە بەناوی خۆی بەخشندەی میرەبان سڵاو لە بینەرانی بەڕێز لە جەنابەت کە حەکیم دەستخۆشی لە هەموو هاوکارەکانتەکەم طبعا هەر هەڵبژاردنێک بۆ هەر هاوڵاتیەک بەڕاستی بایەخی گەورەی هەیە بۆ هەر وڵاتێک و اختیارێکی گەورە بژاردەیەکی گەورە چێتە بەردەست خەڵک کایە بڕیارەدا ئەو دۆخی کە هەیە بمێنێتەوە درێژەی هەبێ یاخود نەخێر گۆڕان بکات گۆڕانکاری بکات و نوێنەرەکانی لە پەرلەمان لە حکوومەت بگۆڕێت و دەنگ بە بەرنامەی تازە کاندیدی تازە دڵسۆزی تازە بدا بۆیە بوونی ئەم بژاردەیە لە بەردەم هاوڵاتیانە بۆ چون دوای سێمە لە بەردەم دوو بژاردنیان بژاردەیە کەمانەوەی ئەم قۆناغەیە بەم شێوە بژاردەیەکیش کە گۆڕانکاریە ئەنی لەماوەی ئەو دوو ڕۆژە کە دەتوانرێت ئەم هاوکێشەیە پێچوانە بکرێتەوە هیچ اختیارێکی کەمان نییە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش ئەوەی کە ئێستا ئەگوزارێ وەکو خۆی بمێنێتەوە ئەگەر ئەمانەوێ ئەوەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش وەکو خۆی بمێنێتەوە بەردەوام بێ ژیانی خەڵک بۆ جۆرەی ئێستا بێ و ئەم سیستەمەی کە ئێستا هەیە دەوامی هەبێ درێژەی هەبێ ئەوە خەڵک بێ بە ئاراستەی وەکو پێشوو دەنگ بدا و ئەگەر ئەمانەوێ ژیانی خەڵک بگۆڕێ و ڕوو لە ئایندەیەکی تازە بکەین خۆشگوزەرانی عەدالەت یەکسانی و مافی هاوڵاتی بوون و وڵاتی دامەزراوە بێن نەدی و بێ هاوڵاتیان شێوازی دەنگدانیان بگۆڕن و دەنگ بە لیستی تازە کاندیدی تازە بدەن بۆ بژاردە کە بژاردنەوەیەکە کە ژیانی خەڵک بگۆڕێ بۆ نمونە لیستی چ لیستێک دەتوانێت بۆ نمونە ژیانی خەڵک بگۆڕێ کە بەرنامەی پێوە کارەکانی ڕابردوو خەڵک لە ڕێی دەنگدانی بەو لیستەوە دەتوانێت لە 12 مانگ کە هاوکێشەکە لە بەرژەوەندی خۆی لە بەرژەوەندی چارەسەرکردنی کێشەکانی خۆی گلا بکاتەوە طبعا خەڵکی هەرێمی کوردستان بە ڕێژەیەک لە هەڵبژاردنەکانی ڕابردووە دەنگی بە 5 حیزبی سەرەکی داوە لە هەرێمی کوردستانە دوانیان بە تەواوەتی دەسەڵاتدار بوون بە تەواوەتی بڕیار بەدەست بوون پارەیان لابووە بڕیاریان لابووە چەکیان لابووە و ئەم بارودۆخی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە بە تەواوەتی تعبیر لە فکر و ئیرادە و کار و بەرهەمی دەستی ئەو دوو حیزبەکات ئەگەر خەڵکەوێت ئەم بارودۆخی کە ئێستا هەیە بەردەوام بێ ئەگەر خەڵک ژیانی خۆشە با دەنگ داتەوە بۆ دوو حیزبە یەکێتی و پارتی و ئەگەر خەڵکەوێت گۆڕانکاری بکە ئەوە با دەنگ بدا بە هێزەکانی چێر کە پەیامی گۆڕانکاریان پێ پەیامی چاکسازیان پێ لە هەڵبژاردنەکانی پێشوە بە جۆرێک لە جۆرەکان خەڵک دەنگی داوە بۆ نمونە لە هێزێکی وەکو کۆمەڵ بەڵام بە ڕێژەیەک نەبووە کە بڕیار و چەک و پارەی بچێتە لا چەک بەمانە نیشتیمانیەکەی نەوەکو بەمانە ئەوەی کە هێزی چەکدا لە حیزبی ئەی بچێت بۆ حیزبی بی لە حیزبی یەکێتی و پارتی بسەندرێتەوە بچێتە لای کۆمەڵ و گۆڕان و یا هێزی تر هیچ جۆرێ هیچ هێزێکی ئۆپۆسیۆن و خەڵک نابێت دەنگ بدا بە هێزێک بەم جۆرە بیرکاتەوە ئەبێت چەک لە دەست یاسایە بێ ئەبێت چەک لە دەست موسسساتە بێ ئەبێت چەک لە دەستی دامەزراوە بێ بەتایبەت سوپای پێشمەرگە ئەبێت بە دامەزراوەی بکرێەوە ئەبێ موسساتی نیشتیمانی ئەم سوپایە بجۆڵێنەوە ئەبێ بەتەنها لە پێناو بەرژەوەندی هەرێمی کوردستانە چەکدار بکرێن عەقیدەیان بەهێز بکرێ و ئیرادەیان لەژێر کاریگەری پارە و ترساندن و دەرکردنە زەود نەکرێ و ببنە خاوەنی ئەو موسسە سەربازیە نیشتیمانیەی کە هەموو ئینسانێک لە هەرێمی کوردستانە هەستکە دامەزراوەیەکی نیشتیمانی هەیە ئەی پارێزێت طبعا ئەم ئیرادەیە لای تاکی پێشمەرگە هەیە بەڵام وەک موسسە بەداخەوە تا ئێستا ئەو هێزە لە بەردەست یەکێتی و پارتیایە چۆنیان ویست و ئاوا جوڵانیانە هەر کاتێک تەسحێدان و قوربانی هەبووە پێشمەرگە گیانبەتەگرەمەولاتان بەڵام ئێستا بژاردەی لیستی کۆمەڵ بژاردەیەکە خەڵک دەتوانێت پشتی پێ ببەستێ لیستی کۆمەڵ بە بانگەشەنە بەڵام بەکردەوە لە ماوەی ڕابردووە سەلمان دوێتی کاتیا لە پەرلەمانە نوێنەرێکی ڕاستگۆیە سیاسەتی ناگۆڕێ لەسەر یەک هێڵی ئیشەکە کاتیا لە حکومەتە دڵسۆزە خەمخۆرە بێلایەنانە ئیشەکە جیاوازی لە نێوان
حیزبەکەی خۆی و حیزبی تر ناکە و پرۆفشناڵە شارەزایە ئەمینە و بەتوانایە و ئەتوانێت نموزەجێکی باش بۆ خەڵکی هەرێمی کوردستان پێشکەش سپاس دەکەم دواتر ڕێمۆ لای بەڕێزت مامۆستا لەگەڵمان بمێنەوە دەچینە شاری هەولێر لای پامنێرمان ئاراس عەزیز کە لە شاری هەولێر شاری قەڵاو منارە شاری سوڵتان موزەفەر لەگەڵمانە خەڵکی کوردستان چاوەڕێی ئەوەیە کەم جارە گۆڕانکاری گەورە لە پایتەختەوە بکرێت بە دەنگدان بە لیستی کۆمەڵی ئیسلامی. کاک ئاراس سوپاس بۆ بەشداریتان سەبارەت بە ئەو بانگەشەی هەڵبژاردننی لیستی کۆمەڵی ئیسلامی لە شاری هەولێر تا چەند بە شێوەیەکی گەرموگوڕی بەرەوە دەچێەوە تا چەند پێشوازی گەورە هەیە لە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە هەولێری پایتەخت. بەڵێ سڵای خۆی گەورەتان لێبێ کاک حکیم سڵاو لە ئێوە و لە میوانەکانیشتان سڵاو لە بینەرانیش بێ دیارە وردە وردە لە کاتژمێرەکانی دەنگدانی ئەنجومەی نوێنەرانی عێراق نزیک دەبینەوە و بڕیاریشە کە بەیانی دەنگدانی تایبەت بەڕێوە بچێ بۆ مەبەستە کۆمەڵی ئیسلامیش توانیوێتی لەو ماوەیەدا کە هەڵمەتێکی فراوانی بانگەشەی هەڵبژاردن ئەنجام بدات و لەلایەن هەواداران و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی بە شێوەیەکی گەرم و گوڕ پاڵپشتی سەرخستنی لیستی 104 دەربڕیوە و هەروەها خەڵک و جەماوەری شاری هەولێر بە تایبەت ئەم جارە چاویان لە لیستی 104 کۆمەڵی ئیسلامیە کە بتوانێت ڕێژەیەکی زۆری دەنگدان بەدەست بێنێ و ئێستاشدا کۆمەڵێک لە مامۆستایانی ئاینی لێرە ئامادەن دەبێت زیاتر قسە لەگەڵەوە بکەم هەڵوێستی ئەوان سەبارەت بە سەرخستنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی دەبێت قسەیان لەگەڵ بکەم کە ئاخۆ هەڵوێستیان چی دەبێت یاخود قسەیان چی دەبێت. سڵاوتان لێبێ مامۆستا گەر پێمان بڵێن هەڵوێستی ئێوە یاخود پاڵپشتی ئێوە لە چه ئاستێکدا بۆ سەرخستنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی. بسم الله الرحمن الرحیم. دیارە ئێمە دەبینین بەڕاستی کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوو مووقیفی زۆر باشی هەبووە حیزبەشی دیاری سەر ساحەی کوردستانە بۆ ئێمە هەمومان بەڕاستی خۆمان یەکلا کردووەتەوە کە ئێستاکە هەم بۆ دنیا هەم بۆ قیامەتیش دەنجی خۆمان بخەینە پال دەنجی ئەو خەڵکەوە ئەو مامۆستا بەڕێزانەوە دەنگ بەو لیستەی دەدەین کە لیستی کۆمەڵی ئیسلامیە لیستی ژمارە 104. دەستخۆش مامۆستا من هەوڵە دەم زۆرترین مامۆستایان قسەمان بۆ بکەن. مامۆستا تۆ قسەت چیە لەسەر؟ بسم الله الرحمن الرحیم. ئەز وەکو وتارخوینەکی شاری هەولێرە خۆشەویست داوا لە هەموو خەڵکی کوردستانی و بە تایبەتی برایانی ئاسایش و پۆلیس و پێشمەرگە و خوشک و برایان بە گشتی داوا لە هەر هەموو ئەکەم زۆر بە گوڕوتین بێنە سەر سندوقا دەنگدانێ و بە حەماسەت و دڵگەرمی دەنجێ خۆ بدەنە لیستا 104 کۆمەڵە ئیسلامی چونکە لیستەکە نیشتیمان پەروەر و دین پەروەرە و سبب و هۆکارێ سەرکەوتنە ملەتێمەیە لە بۆ دنیا و قیامەتە ئینشاء الله تعالی. دەستخۆش مامۆستا جەنابتان قسەتان هەیە؟ بسم الله الرحمن الرحیم. داوا لە خەڵکی کوردستان دەکەین هەرگلەی لە حکومەت و دەسەڵات نەکەن هەر بڵێن گەندەڵە و خراپە. ئەو ئێستا کاتی مەیدانە لە مەیدانەکان دەستیان خۆیان لێ هەڵکەن و دەنگ بدەن بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کاندیداکانی بەڕاستی بوێرن. سپاس دەکەین. دەستخۆش دیارە لە شاری هەولێردا کۆمەڵی ئیسلامی 5 کاندیدی هەیە. یەکێک لەوانە مامۆستا سەلیم شوشکەی کە لێرە کاندیدی ژمارە 2 لە شاری هەولێر. مامۆستا بەیانی دەنگدانی تایبەت بەڕێوە دەچێت. ئێوە چ پەیامێکتان هەیە خود چ قسەیەکتان هەیە بۆ هێزە تایبەتەکان بڵێن لە کوردستان چۆن بەرەو سندوقی دەنگدان بڕۆن؟ چ پەیامێکتان هەیە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان لێرەوە داوا لە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەین بە تایبەت پارێزگای هەولێر کە بە گڕوتینەوە بە حەماسەتەوە بچنە سەر سندوقی دەنگدان بەیانی بە تایبەتی برایانی پێشمەرگە و دەنگدانی تایبەت هەمویان بە دەنگەکانی خۆیان ئەو کەسانە سزا بدەن کە وەزعی پێشمەرگیان بەو شێوەیە شکۆشکاندووە و شکۆی نیشتیمانیان شکاندووە، ئەوانەی کە بە ناحەق بەند کراون، ئەوانەی کە مافی بەندکردنیان پێشێل کردووە لە هەموو ئەو بەندیانەی کە لە هەرێمی کوردستان هەن بە دەنگەکانی خۆیان دەسەڵاتداران سزا بدەن و دەنگ بدەن بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کە بەرگریکارێکی سەرسەختی هێزەکانی ئەمن و ئاسایش و پۆلیس و هەموو ئەوانەین کە ئێمە خۆمان بە خاوەنیان دەزانین، ئەوانە کە سوکاری ئێمن و هیوادارین بە دەنگەکانی خۆیان لیستی 104 کۆمەڵی ئیسلامی سەرخەن تاوەکو ئێمە لە بەغدا شەڕ بۆ ماف و ئیمتیازدارەکانی ئەوان بکەین.
بەڵێستا پێتان وایە لە ئێستادا هێز ئەمنیەکان یاخود پێشمەرگە بە تایبەت لە ژیانێکی شایستەدانا ئەو ژیانێکی هەیەە ژیانێک شایستەیە لەشە بەڕاستی کە تەماشا دەکەین بە بەراورد لەگەڵ هەر فەردێکی جێشی عێراقی پێشمەرگە تاکو ئێستا خەڵک زەکاتی پێدەدا و ئێمە بۆ خۆمان لەو سەرما و سایقەدا نەوتمان بۆ بەشێکیان کڕیەوە هاوکاری خێزانەکانمان کردوون بەڕاستی پێشمەرگە زۆر مەغدورە زۆر بێنازە و درۆ لەگەڵ پێشمەرگە کراوە و پێشمەرگە تەنها لە کاتی پێویستیدا سرود و نیشتیمانی و بەشان و باڵیان هەڵاگوتووە دەنافەرموو بۆ ئێستا کەس لە پێشمەرگە ناپێچێتەوە و پێشمەرگەشیان تەنها بۆ بەرگریکاری حیزب و بنەماڵە و دەسەڵات و مقەڕاتی خۆیان ویستووە پێویستە پێشمەرگە ڕێزی لێ بگیرێ بکرێ بە سوپای نیشتیمانی و لە هەموو ئیمتیازاتەکانی نابێ هیچی لە فەردێکی جێشی عێراقی کەمتر بێ و دەبێت پێشمەرگە بە فعلی ئێمە ڕێز لە پێشمەرگە و برایانی ئەمن و ئاسایشی ئەو وڵاتە بگرین کە ئەو وڵات و نیشتیمانە بپارێزن. کاگارازە گوێ لە ئێمە بێت بڵێ لەگەڵمان بمێنەرەوە سوپاس دەکەین کاگاراز ئەگەر و مامۆسایانش لاتان بمێنەوە دواتر لەسەر ئەو فشارانە بکرێت کە دەخرێتە سەرێ زەمینیەکان بۆ نمونە سوێند خواردنە و تەلاقیان پێدەخۆنە لە ڕوو شەرعیەوە ئەمە چۆنە بەڵام لەگەڵمان بمێنەرەوە دەگەڕێمەوە لای بەڕێزت بەڵێ دەچینە شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری شاری هەڵمەت و قوربانی لەوێەوە پەیامبەرمان ئیحسان سابیر لەگەڵمانە کاک ئیحسان سڵاوت لێبێ بانگەشەی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی لە شاری سلێمانی چۆن بەڕێوە دەچێت خی گەورە لە ئێوە لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت دیارە ئەم شەو سبەی شەو کۆتاشەوەکانی ئەو وادەیە کە دیاری کراوە بۆ ئەنجامدانی بانگەشەی هەڵبژاردن بۆ لیست و قەوارە سیاسیەکان کە تێیدا نمایشی خۆیان بکەن و کار و کارنامەی خۆیان بخەنە ڕوو دیارە لەم کاتژمێرانەی کۆتاییدا هەموو قەوارەکان هەموو کاندیدەکان زۆرترین هەوڵی خۆیان دەخەنە گەڕبەوەی کە کار و کارنامەی خۆیان بگەێنە هاوڵاتیان لە ئێستاشدا کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی لە سنووری پارێزگای سلێمانی هاتوونەتە ناو شار و ئێستا ئێمە لە شەقامی سالمین لێرە یەکێکە لە شاڕێ ناسراوەکانی شاری سلێمانی زۆربەی شەوان هاوڵاتێکی زۆر سەردانی ئێرە دەکات و هەر بۆ مەبەستی بانگەشە و زیاتر ناساندنی کار و کارنامەی کۆمەڵی ئیسلامی ئەمڕۆ کاندیدانی کۆمەڵی ئیسلامی لە سنووری پارێزگای سلێمانی هاتوون و کارت و کارنامەی خۆیان دەبەخشنەوە بەسەر هاوڵاتیاندا لە نزیکەوە قسەیان لەگەڵ دەکەن بۆی کە قەنەعەتیان پێ بکەن دەنگ بە کۆمەڵی ئیسلامی بدەن بۆ پێیکە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا کۆمەڵێکێک بۆ لەو حیزبانێکە تاقی کراوەتە و لە تاقیکردنەوەکەدا سەرکەوتووە ئێستا دەبێت لە زاری خۆیانەوە قوتەکانیان پەیامەکانیان کە ئێمە لە کۆتا ساتەکانی بانگەشەی هەڵبژاردننی سەرداش دەچمە لای بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید کاندیدی ژمارە 1 لە لیستی کۆمەڵی ئیسلامی لە پارێزگای سلێمانی مامۆستا ئەحمەد سڵاوی خواتان لەوێت ئێوە لە کۆتا ساتەکانی بانگەشەی هەڵبژاردندان لە ئێستادا پەیامتان چییە بۆ هاوڵاتیان ئێوە نزیکەی 20 ڕۆژ زیاترە بەردەوامن دەگەڕێن بەناو خەڵکا و کار و کارنامەی کۆمەڵی ئیسلامی دەخەنە ڕوو پەیامی ئێوە چیە لە ئێستادا بەناوی خوای بەخشندەی میهرەبان لە دوا ساتەکانی بانگەشەی هەڵبژاردن داوا لە جەماوەری خەڵکی کوردستانەکەم و لە پارێزگای سلێمانیەکەم بە بڕیارێکی سەریع لەوانەیە خەرمانی 4 ساڵ یا پڕبەرەکەت بکەی یا پیرۆز بکەی یاخود خەرمانەکە بسووتێنی بۆیە بێ دەنگ بدەی بەو کەسانەی کەوا لە خزمەتی خەڵکا بوون بۆ خەڵک بوون و لە خەمی خەڵکا بوون بۆیە مێژووی کۆمەڵی ئیسلامی مێژووی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئەو شایەتیانەی کەوا هێز و لایەنە سیاسیەکانی دیکە بۆ کۆمەڵی ئیسلامیان داوە بۆ نیۆنەرەکانیان داوە ئەوە بکەرە هەڵوێست و دەنگ بدە بە کاندیدانی لیستی 104 لیستی هەڵوێست و مەردایەتی لە ماوەی 4 ساڵی ڕابردووماندا لەو هەڵوێستانەی کە گرتمانە بەر هەڵوێستێک بوون کە جەماوەری خەڵکی کوردستان شایەتن لەوەی کە هەڵوێستی خەڵک بوون هەڵوێستی خزمەتکردن بە خەڵک بوون هەڵوێستێک بوون کەوا لە قوڵایی لە ناخی خەڵکی کوردستانەوە دەرەچوون بۆیە ئەو هەڵوێستانەمان گرتە بەر ئەو بڕیارانەماندا کە خەڵک پێی باش بوو ئەو بڕیارانەماندا کە خەڵک لە بەرژەوەندی بوو ئەو بڕیارانەمانەدا کە سەقامگیری جێگیرە کرد ئەو بڕیارانەمانەدا کە بڕیارێک بوون دوا ڕۆژی کوردستانی جێگیرە کرد دوا ڕۆژی کوردستانی بەهرەمەند دەکرد دوا ڕۆژی کوردستانی پرشنگ دەکرد بۆیە لە ئێستادا
داواخوازین لە خەڵکی کوردستان لە پارێزگای سلێمانی بە تایبەت کاندیدانی کۆمەڵی ئیسلامی لیستی 104 لە پارێزگای سلێمانی ئەو کاندیدانن کە جێگەی متمانەی ئێوەن ئەو کاندیدانن کە ئەزموونی 4 ساڵیان هەیە ئەو کاندیدانن کە دەیانەوێت لە خزمەتی ئێوە بن بۆ ئێوە بن لە خەڵکی کاگی حسان بەڵێ کاگی حسان بەڵێگەر پرسیار لە مامۆستا ئەحمەد بکەی بەیانی دەنگدانی تایبەتە لە ناوی شاندا هێزانامنیەکان ئەوان دەتوانن لە بەغداد چی بۆ هێزی پێشمەرگە بکەن یاخود هۆکاری ئەومان پێ بڵێ بۆچی لە ماوەی ڕابردوو نەتوانراوە کێشەی موچەی پێشمەرگە لە نێوان هەرێم و بەغداد یەکلا بکرێتەوە بۆچی موچەی پێشمەرگە لەگەڵ موچەی سوپای عێراق هاوتا ناکرێت چیان کردووە لە بەغدا چۆن داکۆکیان لێ دەکەن لە داهاتووشدا بە کورتی لەسەر مەسەلەی پێشمەرگە زۆر باشە ئەلبەتە گەر دەرفەتم بێ وتوێژ لەگەڵ کاندیدەکەی دیکەش دەکەم مامۆستا ئاشتی و پرسیاری ورتریان لێ دەکەم ئێستا ژەمان پرسیارەکەی بەڕێز دەگەن بڵێ مامۆستا ئەحمەد ئەوکارم دەپرسێ سبەینێ دەنگدانی هێزە تایبەتەکانە لە ناویشاندا هێزی پێشمەرگە چەند ساڵێکە مۆزوعی پێشمەرگە لە میزانی عێراق و لەگەڵ لایەنە سیاسەکانی عێراقدا مشتومڕی لەسەر دەکرێت بەوەی کە تا ئێستا ژەگلایی نەبووتەوە کە تۆ ئەشتە پەرلەمانی عێراق چی دەکەی بۆ باشکردنی هەم شێوازی مەشقی پێشمەرگە هەم بودجەی و هەم تۆکمەکردنی هێزەکە وەکو هێزێکی نظامی لە چوارچێوەی منزومەی دیفاعی عێراقیدا لێرەوە بە پێشمەرگەکانی کوردستان بە هێزەکانی ناوخۆ بە ئاسایش بە بەرگری فریاکەوتن بە هەموو ئەوانە ئەڵێم پێشمەرگە تۆ لە جەبهەکان پێشمەرگە بووی من لە ناو پەرلەمان پێشمەرگە بم دڵنیا بە لەوەی ئەو شەڕی کە لەسەر ماف و ئیمتیازاتی تۆکەم هەمان شەڕ کە تۆ کردوتە لە بەرامبەر نایارانت بۆیە هەڵوێستە زەرورەکەوە هەڵوێستەیەکی مەردانە بکەی هەڵوێستەیە بکەکەوە پاشە ڕۆژی خۆت و مناڵەکانت مسەوگەر بکەی پاشە ڕۆژی خەڵکی کوردستان مسەوگەر بکەی پاشە ڕۆژی خاک و شەرەف و شکۆمان کە تۆ پاراستوتە متمانە بکە بەو کاندیدانەی ئەو لایەنانەی کە لە بەرەی خەڵکن ئەو لایەنانەی کە ئەتوانن شکۆ و شەرەفی تۆ پارێزن چۆن تۆ شکۆ و شەرەفی خەڵکی کوردستانت پاراستووە بۆیە لە دواساتەکان داواکارم کە هێزەکانی پێشمەرگە بە مەسئولیەتەوە بڕیار بدەن سەرەتا بڕیار لە چارنووسی خۆیان بدەن کە ئەوان چیتر نابێت لە دەستی حیزبابن چیتر نابێت حزب یاری بە پاشە ڕۆژیان بکە دەبێت خۆیان خاوەنی خۆیان بن دەبێت موەسسەیەکی نیشتیمانی چوارچێوەی ئەم هێزانە بێ دەبێت ئەو ئیمتیازاتانەی کە جوندیەکی عراقی و سەربازێکی عراقی بێ هەمان ئیمتیاز پێشمەرگەیەکی هەرێمی کوردستان هەیبێ ئەو حقوقی کە هەیەە ئەبێ هەمان حقوقی هەبێ پێشمەرگەی کوردستان بۆیە پێشمەرگە مەسیری ئەم ئەمنەتەوەیە لە دەستی توایە بەیانی بە دەنگەکەت دەتوانی مەسیرێکی ڕۆشنی بۆ تۆمار بکەیت بۆیە داخوازم ئایندەیەکی گەشتمان بۆ تۆمارکە دەنگ بدە بە لیستەکانی بەرەی گەل دەنگ مەدە بەو لیستانەی کەوا شکۆ و شەرەفی تۆیان لەکەدار کرد کاک حکیم وەکو پێشتر باسم کردێمە لە ناو خەڵکین بەڵێ فەرموو کاک حەسەن بەردەوام وڵاتیەک لێرێ دەوێت و توێژێک لەگەڵ کاک ئەحمەدی حاجی ڕەشید یاخود ئەندامەکانی کۆمەڵی ئیسلامی بکات بەڵێ بەڕێزت و توێژ بکەیت لەگەڵ مامۆستا ئەحمەد بەڵێ سڵاو بۆیەوە سڵاو لە کاک ئەحمەدی حاجی ڕەشید هەڵبەتە من وەکو توان بڵێم ناتوانم وەکو دەنگدەرێکی کاک ئەحمەد قسە بکەم وەکو چاودێرێک کە لێرەم چاودێری بانگەشی هەڵبژاردنەکەم تەنها لەو ساکەوە بیرەکەمەوە هەڵبەت بتوانم ڕخنەیەک لە کاک ئەحمەدی حاجی ڕەشید بگرم لە مامۆستا ئەحمەد بگرم بەڵام چەند شایەتێکی بۆیە بەڕاستی لە ماوەی ڕابردووە هەمووکو میدیاکارێک هەمووکو چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی لە چەند بوارێکا بەری کەوتوم ئەتوانم بڵێم کە لە بەتایبەتی لە بانگەشی هەڵبژاردنە مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشیدێک بۆ لەو کاندیدانەی کە من خۆمەوە فۆرمەکەی لە بەردەستمایە هیچ جۆرێک لە خوڕوقاتی تۆمار نەکردووە هەڵبەتە لێرەوە داواکارم کە سبێنێژماوە کاندیدەکانی تر چاو لە مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید بکەن هەڵبەتەم قسەیەکەم ڕەنگە خۆشی بمناسێەوە ڕەنگە ئەسڵەن دەنگیشی پێنێم بەڵام بەڕاستی جێگەی شانازیەوە ئەم شێوازە بانگەشەی کۆمەڵی ئیسلامی کە ئێستا چ لە سلێمانی چ لە هەولێر چ لە شار و شارۆچەکانی تریکە بانگەشەیەکی زۆر شارستانی و زۆر مەدەنیانە زۆر دیموکراسیتر لەو هێزە عیلمانیانەی کە خۆیان بە دیموکراسی ئەزانن بەڕاستی و هەموو جارێ و نمونەیەم هێناوەتەوە و زۆر خەمخۆرترن لە هێزەکانی تر لە بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی یعنی ئەبینین کە مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید بەردەوام ئەگەر باسی ڕێکخراوەکەی خۆمان بکەم پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن بەردەوام بەدەنگمانەوە بووە و یەکێک بۆ لەو نوێنەرانەیە لە ئەنجومەی نوێنەرانی عێراق کە بەردەوام یەکەم کەس بۆ کە جوابی پەیوەندیەکەی منی یاوەتەوە زۆر کات هەتا ئەگەر شایەتی بۆم بۆ بەرنامە ڕەنگە بۆ لە پێنج خولێکی کۆتایی ئەتوانێت بێت مامۆستا ئەحمەد بەردەوام بەردەست بۆ بەردەوام لە ئەنجومەی نوێنەرانی عێراق من هەموو جارێتومە بە تاقی تەنیا بۆ خۆی فراکسیۆنێک بووە بڕات ئێمە بانگەشە نییە
وەکو پێتەڵم من ڕەنگە دەنگیشی پێ نەیەم بەڵام شایەتیەکە کە پیاو حەقە قسەی ڕاست و ڕخناگەر ڕخنا هەبووە خوشەڵا ڕخنا هەبووە سەر ڕخنا مامۆستا ئەحمەد دووگرتایە بەڵام بەشدیر ڕخنەیەک نادۆزمەوە بە هیوای سەرکەوتن بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی سەرجەمە و لیسانەی کە لە خزمەتی هاوڵاتیانان و سەرجەمە و لیسانی کە ڕۆژە لە ڕۆژان بەشدار نەبوون لە برسیکردنی خەڵک و ڕۆژە لە ڕۆژان پشتیان لە داواکارەکانی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان نەکردو و بە هیوای سەرکەوتن. کاک حەسەن ئەگەر بە کورتی بچتە لای ئاشتی خان و ئەو بەڕێزانەی تریش بە کورتی بە سوپاس دەکەین. بەربەوەی کە ڕێی هاوڵاتیان و دیفاع لە ماف و بەرژەوەندی هاوڵاتیان بکەین ئەوە لە بەرچاوی ڕێکخراوەکانی بواری چاودێری هەڵبژاردنەکان نوێنێکی باش پیان بێت دیارە مامۆستا ئەحمەد ئەو بەڕێزەی پرسیارێکی بۆ تۆ نەبوو ئەسمەلای مامۆستا ئاشتی سڵاو لێبێ تۆ یەکێکی لەو خانمانەی کە لە ژمارە سەید لە لیستی کۆمەڵی ئیسلامی لە پارێزگای سلێمانیدا قسەی تۆ چییە بۆ هێزە ئەمنیەکان کە سبەینێ دەنگدانی تایبەت ئەکەن و وەکو ئافرەتێکی شخصێکت هەیە بۆ دەستە خوشکەکانە؟ سەرەتا بەناوی خۆی بەخشندە و میهرەبان زۆر سپاسی ئامادەبوونی بەڕێستانەکەم لە کۆتا ساتەکانی بانگەشەی هەڵبژاردنە و تەی من بۆ سەرجەم خوشک و برایان بۆ هاوڵاتیانی کوردستانەکەم بۆ هاونیشتمانیانی شاری سلێمانی ئەوەیە ئەوانەی کە ڕاستەوخۆ بە خزمەتیان گەیشتم و ئەوانش کە فریانە کەوتم لە سەردانەکانمانە بەسەریان کەینەوە زۆر سپاس و دەستخۆشی و بە دەمەوە هاتنمان هەیە بۆ بەڕێزیان کە هەموو ئەو بەڕێزانەی کە ماندوو بوون لەگەڵمان و لەگەڵ بڵاوکردنەوەی بانگەشەی هەڵبژاردنەکانمان هیلاک بوون. دەستخۆشیان لێ یەکەم زۆر زۆر لە ناخێن دڵمەوە ئومێدێکی سەربەرزی بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی دەخوازم. لیستی 104 کۆمەڵی ئیسلامی ئەو لیستە بووە کە لە ڕابردوودا لە 4 ساڵی ڕابردوودا نیشانەی بوێری و سەرکردایەتی و ڕەمزی مەردایەتی بوو بۆ هەر تاکێکی کورد. ئێستا سەربەرزین هەر تاکێکی کورد و بە تایبەت شاری سلێمانی پێویستە سەربەرز بێ بە لیستێکی بوونی لیستێکی 104 و بەبوونی بەڕێز پەرلەمانتارەکانی پێشووتیایە کە ئەمە نیشانەی پیاوی مەرد بۆتیان نیشانەی پیاوی ئازا بۆتیان نیشانەی پیاوی ژمارەکان بۆ کە مامۆستا ئەحمەد خۆشی لێرە یەکەم جارە لە بەردەم وەسفی یەکەم بەڕاستی ئەمە سەربەرزیە لیستێک ئەم کەسەی تیابێ وەک لیست ئێمە پەیمان نەدەین لێرەیە بە ئێمە 4 ساڵی ڕابردوو بە کاندیدەکانی پێشومان لە پەرلەمانی عێراق توانیوانە ڕەمزی مەردایەتی و بوێری و بەرەی خەڵک هەڵبژێرن و پەیمان نەدەین بەخوا و پاشان بە خەڵکی هەرێمی کوردستان کە لە ڕێبازی ئەوان بەردەوام ئەبین لە خزمەتکردنی خەڵک و خاکەمان بەردەوام ئەبین. سبەینێ دەنگدانی تایبەتە بۆ ێزەکانی پێشمەرگە ڕەنگە بەشێکی زۆر لەو کەسانی کە لە ێزەمنیەکاندا ئەندام یاخود پێشمەرگن چاوی لە دەمی ئێوە بێت کە شتێکیان بۆ بکەن بە تایبەتی پێشمەرگە دۆخی خراپە پێشمەرگە موچەی کەمە پێشمەرگە و پێویست مەشقی پێ ناکرێت ناپارێزرێ ئێوە بۆ لەو بارەیە چی دەکەن لە پەرلەمانی؟ بەڵێ ئێمە بە خوشک و برایانی پێشمەرگە هێزە ئەمنیەکان هێزەکانی ناوخۆ بە هەمویان ئەڵێن کە ئەوان برامانن و ئەوان توانیان لە بەرەکانی جەنگە زۆر بوێرانە پارێزگاری بکەن لە مافەکانی تاکی کورد و ئومێدمان هەیە کە سبەینێشکە ڕۆژی دەنگدانیانە بەو پەڕیتواناوە ئەوە لەبیر نەکەن کە لە دوای جەنگی ئەوان برسیان کردن نیوموچیان کردن ئەوانە لەبیر مەکەن هیچ کات و هیچ کات دەنگەکانی خۆتان مەفرۆشن بۆ کۆمەڵە خەڵکەی کە هیچ ڕێزیان لە ماندووبوون و شەونخوونی ئێوە نەگرت بەڕاستی ئێمەن کە هەز بە ماندووبوونی ئێوە ئەکەین ئەوەمان هەیە کە ئێمە ئەو پەڕیتوانە هۆڵی خۆمان نەدەین بۆ هاوتاکردنی شایستەکانی ئەوان وەکو هێزە ئەمنیەکانی ناوەڕاست و باشووری عێراق و ناساندنیان بە هەموو ئەو خولانەی کە لە دەرەوەی عێراق پێشکەشەکرێ بەوان. بەڵێ کاک حەسەن لەگەڵمان بمێنەرەوە دواتر دەگەڕینەوە لاتان بۆ وەرگرتنی ئەو هاوڵاتیانەی کە پشگیری لە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی دەکەن لەگەڵمان بمێنەرەوە دەچینەوە شاری هەولێر لای ئاراس عەزیز. کاک ئاراس پێشتر پرسیاری ئەوم کرد بەڕێزت کۆمەڵێک مامۆستای ئاینی لاتانن سەبارەت بەوەی کە فشارەیە بۆ سەر هێزەمنیەکان سوێندیان پێدەخۆن یاخود تەلاقیان پێدەخۆن ئەمە لە ڕوو شەرعیەکە لە مامۆستایانی ئاینی بپرسی ئەمە چۆنە ئایا دەبێت چۆن مامەڵەی لەگەڵا بکەن؟ بەڵێ دووبارە سڵاوتان لێبێ دیارە لەو ماوەیە لێرە و لەوێ دەبیسترێت کە فشارێکی زۆر لەسەر هێزە ئەمنیەکان لەسەر خەڵک هەیە بەوەی کە دەنگ بە هێزی دەسەڵات بدەن. من بۆ وەڵامی ئەو پرسیارە دەستمە لای مامۆستایەکی تر مامۆستا ئەگەر پێمان بڵێ لەو ماوەیەدا فشار خراوەتە سەر بە تایبەت پێشمەرگەکان بەوەی کە ئەگەر دەنگ بە هێزی دەسەڵات نەدەن یاخود ئەوانەی ئەو بەرپرسانێک کە
زۆریان لەو هێزە منیان یاخود لە پێشمەرگاکان کردووە ئەگەر دەنگیان پێ نەدەن ئەوە لە کارەکانیان دوور دەخەنەوە یاخود فشاری زۆریان لێکردن ئێوە یاخود لە ڕووی ئاینیەوە قسەیەک هەیە لەسەر ئەم لە لای هەموو دانیشتوانی کوردستان بە تایبەت ڕوون و ئاشکرایە کە ئەم حکوومەتی ئێمە هەمیشە لەسەر دوو ئیش کاری کردووە لەسەر دوو خاڵ یەک درۆ دوش دراو الحەمدە دراوەکەیان چوو درۆیەکەیان ماوە ئەم قسەیە کە دەکرێت دوو لە ڕووی جەنابەت ئەم بەڕێزانە ئەمە درۆیەکی شاخدارە ئەوە شتەوان نییە و ئەگەر واش بێ خۆشەویستمان دەفەرمێ صلی الله عليه وسلم رفع عن أمتي الخطأ والنسيان وما استكرهوا عليه سێ تاوان هەیە تاوانەکە نانووسێتە مرۆڤەکان ئەگە ئەنجامیشیاندا یەک لەوانە دەفەرمێ هەڵەکردن کاتێککە هەڵەت کرد تاوانبار نابی دوو ئەوەی کەوا لە بیری چووە ئەوەی کەوا نیسیانی کردووە کە شتێک لە بیر چوو گوناح ناگاتێ نوێژ نیوەڕۆت نەکرد لە بیر چوو گوناح ناگاتێ سێم دەفەرمێ وما استكرهوا عليه ئەوەی کەوا ئیکراهی لێکراوە ئەوەی زۆری لێکراوە بۆیە ئەگەر سوێندانە ئەگەر تەلاقدان ئەگەر هەر شتێکە بوو کرا لەو ناوەی نەبرا پێشمەرگە نە هێزەکانی ناوخۆت نە هیچ هاوڵاتێک هیچ مۆزەفێک گوناهبار نابێت بە هیچ سوێندێک و بە هیچ باسێک لەو باسانی کە دەکرێت ئەوە هەوڵێکی نەزۆکی ئەم دەسەڵاتە شکست خۆردەی ئێمەیە پرسیارێکی تر لە پێشتردا لە ماوەکانی پێش و زۆر فشار خرایە سەر مامۆستایانی ئاینی لە شاری هەولێر کە دوور خرێنەوە ئێوە پێتان وایە ئەو دەسەڵاتی کە لە ئێستا هەیە ئەو دەسەڵاتی لە دەستێتی شایانیەوەیە کە دووبارە بێتەوە سەر حکم من دەڵێم ئەگەر ئەم دەسەڵاتە بگەڕێتەوە بە دەنجی حەقی ئەم خەڵکە واتە تەزویر نەکە بە تەزویر نەگەڕێتەوە ئەم هاوڵاتی کە دەنگ بەم دەسەڵاتە دەدا هەر هەمووی شەریکە لە شەهیدکردنی مامۆستایانی ئاینی لە سوتاندنی ڕیش پیرۆزیان لە بریندارکردنی مامۆستایانی ئاینی لە لادانیان بە ناحەق لە مزگەوتەکان و لە خوتبە و لە ئیمامەتی و وەداخستنی مەدرسە ئاینەکان و قوتابخانەکانی مزگەوتەکان حوجرەکان وەڵڵاهی ئەوەی دەنگ بەم دەسەڵاتە بداتەوە لەر هەموو تاوانەکانی شەریک دەبێت بۆیە داوا دەکەم خەڵکی ئێمە خەڵکی دلێرە بوێرە مسلمانە نەترسە هۆلاکۆ بەزێنە و بەعسی فەشەری پێهێناوە بەڕاستی ئەوانە لە چاو هۆلاکۆ و سەدامی هەریسیان نەکرد هیچ دەسەڵاتیشیان نییە بۆیە بە بوێرانە بە دلێرانە بستنە سەر سندوقەکانی دەنگدان دەنگ بدەن بە ئەوانەی کە بە خۆیان مەبەستیانە و ئەمیش لێرە ڕای دەگەێنم وەکو وەسیەتێک ئامۆژگارێک بۆ برایان و خوشکان بۆ برایانی ناوخۆ کە دەنگ بە لیستی ژمارە 104 کۆمەڵی ئیسلامی بدەن و هەروها کاندیدا بوێرەکانی بەڕاستی و نمونەیوان مامۆستا سەلیم شوشکەی کە لێرە وجودی هەیە کاندیدی ژمارە 2 لیستی 104 بەڕاستی ئێمە وەکو زانایان پشتگیری ئەو پیاوە دەکەین کە بەڕاستی باجی داوە خزمەتی کردووە و قیامەتیەن ئەو ئەرکە لەسەر شانی وان نامێن نەگە ئەو پیاوە بستە پەرلەمان بۆ نوێنەرایەتی دەستۆش مامۆستا ئێوە پێیانتان چێ پێتان وایە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی گۆڕانکاری دەکات لە هەولێر بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم بەڵێ من داوا لە خەڵک دەکەم کەەوە دەنگ بەو لیستە بدەن ئەو لیستی کۆمەڵی ئیسلامی ئەو لیستێکە لە سەرەتای دامەزراندنیەوە بەرنامەکەی بەرنامەک بووە کەەوە خوای گەورە پێڕازی بووە بەرنمەیەک بووەکەوا شوێنکەوتە پێغەمبەران بووە بەرنمەیەک بووە کەوا پێی وایە کەوا دەبێت منداڵ پەروەردەکە بە شێوازێکی باش پێی وایە کەوا کەسێک بۆ سەرکردا دەبێت خزمەتکاری خەڵک بیتن وڵات بیتن نەک حزبایەتی و نەک بەسەرم بابری خزمەتی ئەو شتانە بۆیە پێم وایە ئەگەر دەنگ بەو لیستە بدەن ئەو بەڕاستی هەم خەڵک لە ڕووی دینداری سوودی لێ دەبینن و هەم لە ڕووی دنیاداریشدا خەڵک لەبەری دەحەسێتەوە بۆیە داوا دەکەم لە خەڵک لە هێزەکانی ناخۆ کەوا دەنگ بدەن بە لیستی 104 لیستی کۆمەڵی ئیسلامی دەستخۆش مامۆستا پێتان وایە کۆمەڵی ئیسلامی ڕۆڵێکی ئەو تۆی هەبووە لە پەروەردە دینیەکان لە قوتابخانە دینیەکان واتە تا چەند گرینگە کە حیزبێکی ئیسلامی وەک کۆمەڵی ئیسلامی خاوەن هەڵوێست بچێتە دەسەڵات بۆی خزمەتی خەڵک بسم الله الرحمن الرحیم کۆمەڵی ئیسلامی دەورێکی گرنگی هەبووە لە پەرەپێدان لە ئاینی ئیسلام و مەدرسە دینیەکان و مامۆستایانی ئاینی لە خۆمەوە داوا لە هەموو خەڵکی کوردستان دەکەم کو دلێر بوێر بوون بە دلێر بوێری ئینشاءالله بزنە سنووخەکان دەنگ بدەن بە لەستی 104 کۆمەڵی ئیسلامی ئینشاءالله دەستان خۆش بێ ڕەنگە کات نەبێ چەند مامۆستایەکی تریشێ حەزمە کرد کە بیان دوێنم سوپاس دەکەین کاگاراس زۆر سوپاس بۆ ئاراس عەزیز پەیامبەرمان لە هەولێری پایتەختەوە کە لەگەڵمان بووە و مامۆستا بەڕێزانە وشان ڕوون کردەوە بۆ هێزە ئەمنیەکان کاوان ئەگەر سوێندیان بە زۆر پێ بخورێت یاخود تەلاقیان بە زۆر پێ بخورێت ئەوە سوێندەکان ناکەوێت و تەلاقیان ناکەوێت و مامۆستا بەڕێزانە ئاماژیان پێکرد لە شاری هەولێری پایتەختەوە ئەگەر بچینە
پارێزگای هەڵەبجە لەوێ لە پایتەختی ئاشتی ئەو شارێک کە 5,000 قوربانی داوە لە پێناو خەڵکی کوردستان و خەڵکی کوردستان هەموو قەرزداری ئەو پارێزگایە دیارەتە هاوکارمان لە پارێزگای هەڵەبجەوە ئامادە دەبێت دووبارە دەگەڕێنەوە شاری سلێمانی لای پامنێرمانی حەسان سابیر کاگە حەسان فەرموو ئەو هاوڵاتیانەی کە لای بەڕێستن و دایانەوەی پشگیری خۆیان بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی ژمارە 104 دەربوون فەرموو قسەیان لەگەڵ بکە. بەڵێ بەڵێ کاگە حەسان ئەگەر لەگەڵمان مابی سەبارەت بە ئەو بەڕێزانەی کە لەگەڵتن فەرموو لێدوانیان لێوەرگرەوە پەیامیان چییەوە بۆچی پشگیری لیستی ژمارە 104 کۆمەڵی ئیسلامیەکەن. باش ڕێکخراوی پەرەپێدان و لە دەستە و ناوەندەکانی دیکەی کۆمەڵ پاڵپشتێکی بەهێزی کاندیدەکان بوون لە هەڵواسینی پۆستەرەکان لە گەیاندنی کارت و کارنامەی کۆمەڵی ئیسلامی بە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان وەک دێستاش ئێمە لە شەقامی سالمی ژمارەیەکی زۆر لەو کەسانە لەو لایەنگرانە لەو ئەندامانەی کۆمەڵی ئیسلامی لێرەن دڵسۆزانە کار دەکەن بۆ سەرخستنی لیستەکەیان سەرەتا دەمەوێت لەم خانمانەوە دەست پێ بکەم سڵاوتان لێبێت بەخێر بێن ئێوە ئێستا دابانگەشتەکەن بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی پەیامتان چییە بۆ هاوڵاتیان بە تایبەتی ئەو کەسانێک کە تاکو ئێستا خۆیان یەکلایی نەکردوێتەوە کە دەنگ بەکێ بدەن. سپاس وڵا پێم بۆ خەڵکی ئەوەیە کە پێم بۆ خەڵکی ئەوەیە کە بەویژدانانە ئەم هینە بەویژدانانە 4 ساڵی خزمەتکردن و خزمەتکردنی کاندیدانی کۆمەڵی ئیسلامی بە دەنگەکانیان لە ڕۆژی شەمەدا ئینشاڵڵا بدەنەوە. چی بۆ خەڵکی کە تا ئێستا خۆی یەکلایی نەکردوێتەوە کە دەنگ بەشێ بدات. وڵاجا ینی بەس ینی بە کۆمەڵێک شتی لەم دووسێ ڕۆژە لە مانگەڵ بژاردنە فریو نەخوا بە بڕە سەیری 4 ساڵی خزمەتەکانی 4 ساڵی ڕابردووی پەرلەمانتاران کە بۆی دەرەکەوێت کە دەنگ بەکێ بدا و کێ شایستەیە. شنۆخان بەڕێستان وەکو یەکێک لە سالاگوانەکان وەکو یەکێک لە ئەندامەکانی کۆمەڵی ئیسلامی بەردەوام بوون لە ناو خەڵکە کارنامەی لیستی کۆمەڵی ئیسلامیتان گیان بێ بە خەڵپیانتان چیە بۆ هاوڵاتیان بۆ خەڵکانی کە سبەی نێشتە سەر سوقەکانی دەنگدان دەنگی تایبەتەکەن یا بەشێک لەو کەسانەی کە هێشتا خۆیان یەکلایی نەکردوێتەوە. بەڵێ ئێمە وەکو سەرتاوەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان ئەتوانم بڵم ماندوو نەناسانە توانیومانە لەم بانگەشەدا کار و چالاکی خۆمان بکەین بەوەی کە سەردانی ماڵان بکەین بۆی کە بە خەڵکی ڕابگەێنین کە دەنگ بەکێ بدەن بۆیە لێرەشەوە لە کەناڵی ئاسمانی پێیامەوە ڕای دەگەێنین داوا لە خەڵکی جەماوەری کوردستان دەکەین کە دەنگ بدەن بە کەسێ شایستەی بێ کۆمەڵی ئیسلامی کێکە لەوانەی کە شایستەی ئەوەیە دەنگی پێ بدرێت لیستی 104 کۆمەڵی ئیسلامی و ئەوانەی کە کاندید کراون بەڕاستی کەسی شیاون کەسێکنکەوە ئەتوانن مافەکانی هاوڵاتیان بگەڕێنەوە ئەتوانن شەڕ لەسەر ئەوە بکەن کە قوتی خەڵک بگەڕێنەوە بۆیە داوا لە هەموو جەماوەری کوردستان دەکەین کە دەنگ بدەن بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی هەر شەکاوە بێت ئاڵای کۆمەڵی ئیسلامی سەرکەوتوو بێ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی. بەڵێ بەڕێزیشتان بە هەمان شێوە لەناو خەڵکدا بوون لە ماوەی ئەم چەند ڕۆژێ بانگەشەی هەڵبژاردندا کارتان کردووە بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی لە ئێستادا پەیامتان چییە چەند کاتژمێرێکی کەممان ماوە بۆ بەڕێوەچوونی بانگەشەی هەڵبژاردنەکان قسەتان چییە بۆ هاوڵاتیان؟ بسم الله الرحمن الرحیم لێرەوە لە کەناڵی پەیامەوە بەڕاستی پێیامی خۆمەگەێنم بە هەموو بینەرانی هەرێمی کوردستان کە بەڕاستی کۆتایی بۆ زوڵم مستەمە بێنن کە تا ئێستاش خەڵکانی ئێمە پێوەی ئەناڵێنن دەنگ بن بە لیستی 104 لیستی هەڵوێست و مەردایەتی بەڕاستی ئەو هەڵوێست و جامێرانیان بین نەچێتەوە کە هەمیشە کۆمەڵی ئیسلامی توانیوێتی لەبەرەی خەڵکدا بێ لەگەڵ ناڕەحەتی و مەعاناتەکانی ئەوانە بێ پشگیری داکۆکی لە مافەکانی ئەوان بکە ڕۆژی دەنگدانیان بیر نەچێت لە هێزە تایبەتەکانیش داوا ئەکەین بەو ترسان و تۆقانە ئەمە پیشەی دەسەڵات بووە بەردەوام ترسان و تۆقانیان بەردەوام بووە نەترسن هیچ کەس ناتوانێت دەنگکانیان ئاشکرا بکە دەنگ بن بە لیستی 104 لیستی کۆمەڵی ئیسلامی لیستی هەڵوێست و مەردایەتی ئینشاءڵڵا بەزایە ناچێت. بەڵێ دەمەوێت کەسانی دیکەش لێرە کە ئامادەیان هەیە کە ماندوو بوون لەگەڵ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی لە بانگەشەکاندا بدوێنن بەڵێ کاگا سۆسڵاوی خۆی گەورەتان لێبێ ئێوەکو ناوەندی قوتابیانی کۆمەڵی ئیسلامی دیارە جێدەستان دیارە لە
بانگەشەکردن لە شێوازێکی مەدەنیانە بانکردنی خەڵک بۆ کۆمەڵی ئیسلامی و لیستەکەی ئێوە چ پەیامێکتانێ ئێوە چینێکی گەنجت قوتابین چ پەیامێکتانێ بەناوی خۆی پەروەردگار ئێمە و کوڕەخرای قوتابیانی کوردستان لە سەرەتای بانگەشەی هەڵبژاردنەوە بە شێوەیەکی تەواو پشتگیری خۆمان بۆ کۆمەڵی ئیسلامی و لیستی 4 ڕاگەیان سەبەبی ڕئیسی ژۆ بوو کە پێمان وا بوو کۆمەڵی ئیسلامی لەو کەمە بەشەی کە لە ڕابردوودا هەی بووە لە حکوومەت لە پەرلەمان لە ئەنجومەنی پارێزگاکان لە هەموو شوێنەکان نمونەیەکی باش و جوانی پیشانداوە و بەڕاستی خزمەتکار و خزمەتگوزار بووە بۆ قوتابیان و گەنجانیش بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین بەسەربەرزی و ڕوومان کردوتە قوتابیان و گەنجان و پێمان وتون دەنگ بدەن بە کۆمەڵ بۆی پشتگیریتان بکە ئەگەرتانێ نوێنەرێکی ڕازگۆ دەستپاک چاک خزمەتگوزار خزمەتکار بنێرنە پەرلەمانی عێراق ئەوە دەنگ بدەن بە کۆمەڵی ئیسلامی. مامۆستا بەڕێستان پەیامتان چییە بەڕێستان بەردەوام بوون لە بانگەشەی هەڵبژاردن ئەم چەند ڕۆژەکە ماوە بەشێک لە خەڵکەیە کە تا ئێستا خۆی یەکلایی نەکردوێتەوە پێیانتان بۆ خەڵکان نچێت پێیانتان بۆ زانیەکان چیە کە سبەینێ بەشداری دەکەن لە دەنگداندا پێشەکی بە ناوی خوای گەورە ئێمە لە تقریبان لە دواشەوەکانی بانگەشەی هەڵبژاردنە پەیامەکان تەبەن ئاڕاستی چەند لایەکە کرێ یەکەم پەیامم بۆ هاوڕێ و دۆستان و خزم و کەسوکارم ئەوەیە کە پێویست بە ئەوە ناکات ئەگەر لە بانگەشەکانی پێشووە ئێمە کۆمەڵی ئیسلامیمان پێ ناسان بێتن بەڵام بەرهەمی 4 ساڵی ڕابردووی هەم لە پەرلەمانی کوردستان هەم لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەم لە حکوومەتی هەرێمی کوردستان گەواهی ئەوە ئەدەن کە کۆمەڵی ئیسلامی کوردستان کە کۆمەڵی ئیسلامی کوردستان شیاوی ئەوەیە کە دەنگی پێ بدرێت و دەنگەکان زایە ناکات لەبەرەوە من داوام لە هەموو خزم و کەسوکار هەیە کە دەنگی پێبن و هەروەها پەیامیشم هەیە بۆ هەموو ئەو برانی کە لە سرکی سەربازیان جا بە هێزەکانی ناوخۆیان پێشمەرگە کە من دڵنیایانەکەمەوە کە کۆمەڵی ئیسلامی کوردستان و ئەندامانی لە پەرلەمانی عێراق یا لە پەرلەمانی کوردستان و لەو حیزبانی خۆیان دڵسۆزترن کە زەخت یا فشاریان لێ ئەکەن. زۆر بەڕێز دۆکو و خوێندکارێکی زانکۆ چ پەیامێکت هەیە بۆ خەڵکی بۆ خوێندکارە هاوڕێکانت بۆچی لە گەنجەی کە ومێدی بەوەیە کە داهاتووکی باش بۆ خۆی بنیان سەڵتا بەناوی خۆی گەورە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی شانازی بۆ ڕابردووەکەین کە هەمانە و ئێستاش ئەو کارانی کە ئێستا کاندیدەکانوان کردوانە و لە ڕابردووە کردوانە درێژە پێجەری ئەو ڕێبازە دەبێت من وەکو خوێندکارێکی زانکۆ ئەوە دووپاتەکەمەوە کە هەموو هاوڕێیانم ئەو لایەنە هەڵبژێرن کە بۆ ئەوان ئیش ئەکات و بۆ ئەوان ئیشی کردووە لە پێشتر و لە ڕابردوودا چونکە ئێمە وەکو خوێندکارانی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵێک کاری باشمان کردووە بۆ خوێندکاران و هەروەها ئەم دەنگدانە شایەتی دانا تۆ شایەتی ئەدەیت کە ئەم لیسە باشە بۆ تۆ و کاری بۆ ئێوەن کردووە لەگەڵمان بمێنەرەوە دواتر دەگەڕێن و لای بەڕێستان دەچینە لای پەیامنێرمان سامان فەتاح لە پارێزگای هەڵەبجە پایتەختی ئاشتی و ئەو شارێک کە 5,000 قوربانی داوە لە پێناو خەڵکی کوردستانەوە خەڵکی کوردستان قەرزداری پایتەختی ئاشتیە کە شاری هەڵەبجەی خۆشەویستە کاک سامان سڵاوت لێبێ لەوێ بانگەشەی هەڵبژاری لیستی 104 کۆمەڵی ئیسلامی چۆن بەڕێوەچێ و بەدەنگەواتنی خەڵک لە پارێزگای هەڵەبجە بۆ لیستی ژمارە 104 چۆنە؟ بەڵێ کاک حەکیم سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت لە دوا ساتەکانی بانگەشەی هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق نزیک دەبینەوە ئەندام و کادرانی کۆمەڵی ئیسلامی لە سنووری مەڵبەندێکی هەڵبجەی کۆمەڵی ئیسلامی دڵسۆزانە و لێبڕاوانە لە ماوەی یەک مانگی ڕابردوودا هەوڵی تەواویان داوە دڵسۆزانە کە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی سەر بخەن و هەوڵەکانیان چڕ کردوێتەوە بەشە و بە ڕۆژ لە ناو خەڵکدا بوون پەیامی 104 کۆمەڵی ئیسلامیان بە خەڵک گەیاندووە بۆ ئەوەی کە بتوانن متمانەی زۆرترین خەڵک لە سبەینە و لە 12 بەدەست بێنن دوێنێ بانگەشەی بەرفراوانی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی لە سنووری پارێزگای هەڵەبجە بەڕێوەچ و ئەم شەویش ژمارەیەک لە ئەندام و کادرانی کۆمەڵی ئیسلامی لەم سنوورە لە بانگەشەکردن بەردەوامن من پێم خۆشە پەیامی ئەوان بگوازمەوە کە
ژمارەیەک لە ئەندام و کادرانی کۆمەڵی ئیسلامی لێرن دادەجوان لێەوە دەستپێکەکەم من ئەمەوەش بڵم کە حەکیم ئاوشانی برایان خوشکانی ڕۆڵی گاریگەریانە بۆ لە گەیاندنی بەرنامە و پەیامی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی دادەجوانەوە پەیامتان چییە بۆ خەڵک داواکارن خەڵک بۆچی دەنگ بدا بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی بەڵێ بەنای خۆی بەخشندە و میهرەبان سڵاو لە بینەران و بیسەرانی کاناڵی ئاسمانی پەیام ئێمە داوا لە کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەین بەگشتی دەنگی خۆیان بخەنە پشت دەنگی کۆمەڵی ئیسلامی بۆەوەی هەمومان پێکەوە لەم هەڵبژاردنەی داهاتوودا مافەکانی هاوڵاتیان بەگشتی بەدەستبێنین و من لێرەوە پەیامێکم هەیە بۆ ئەو گەنج و لاوانەی کە سەرەتا یەکەم جاریانە کە بتوانن مشارەکە و دەنگدانی خۆیان بکەن داوایان لێ یەکەم کە دەنگی خۆیان بخەنە پشت دەنگی کۆمەڵی ئیسلامی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی لەبەرەوەی ئەگەر ئەوان دەنگی خۆیان بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی بن پێکەوە هەمومان مافە زەوتکراوەکانی دایکان و باوکانیان و مامۆستا و فەرمانبەرانیان بۆ بەدەستدێنی کە لە ڕابردوودا ئەوانیش بەشێک لە باجی ئەو دەسەڵاتیان وەرگردو کە مافی خوێندنیان لەدەست چۆ ماوەیەک و ئێستا داوایان لێ یەکەین کە دەنگ بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی بدەن زۆر سپاس چی چاوەڕێ لە نوێنەرانی کۆمەڵی ئیسلامیەکەن بۆ ئەنجومەی نوێنەرانی عێراق بسم الله الرحمن الرحیم بەخێراتدانەکەین بەڕاستی ئێمە وەکو خوشکان پاڵپشتێکی تەواوی لیستەکەی خۆمانی و هەروەها لێرەوە زۆر سپاسی جەماوەری بە شەرەفی شاری هەڵابجە و چواردەوریشی ئەکەین بەڕاستی بە تایبەتی چینی خوشکان کاکە بە گەرم و کوڕەیەکی زۆرەوە یەن بەدەممانەوە بۆ بانگەشەی لیستەکەمان و دووبارە سپاسیانەکەین بەڕاستی ئێمە زیاتر لەمە چاوەڕێ لە باڵدراوەکانمانەکەین چکە بەڕاستی جێگە دەستیان دیارە جا من داوا لە جەماوەرەکەم ئەو شتانە بەچاو بین و حقیقەتەکان بەچاو ببین و پشتگوێی نەخەن بەڕاستی ئەمڕۆ ڕۆژی تۆڵەسەندنەوەیە ئەو چین و توێژە هەموو چین و توێژێکەوە زوڵمیان لێکراوە لە بەتایبەتی چینی دایکان چینی ماڵی شەهیدان مامۆستایان هەموو چین و توێژەکان کە بە ناوی ئەوانەوە بانگەشە ئەکرێت بۆ بسەندنی مافەکانیان پیان ئەڵێم ئەوانی کە 27 ساڵە کاربەدەستی ئەم وڵاتەوە بوون هەموو شتێکی ئەم وڵاتیان بەدەستەوە بوو بە ناوی کوردەوە نوێنەراتی کوردیانە کرد ئەیکوا بەڵێنەکانی 27 ساڵ لەمە پێش ئەگەر نەیان توانی بێ 27 ساڵ لەمە پێش بەڵێنەکانیان بەدی بێنن تازە بۆ 4 ساڵی داهاتوو ئەتوانن بەڵێنەکانیان بەدی بێن بەڵام چاو بکەنەوە بزان پاڵێوراوانی کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی بەتایبەتی ئێمە بە 3 پەرلەمانتار کە بەشدار بووین جێگە دەستیان چۆنە چی خەڵک چەند لیان ڕازیە بەڕاستی ئەوە جێگەی خۆشحاڵی کە ئێمە بە سەربەرزیەوە کە کۆمەڵبوومان سەربەرزیە شانازیش بە کاندیدەکانەوەکەین و پەیامیشم هەیە بەبێ بە بەردەوامی بەبێ نەسرەوتن بە زیاتر هەوڵ و کۆشی خوام بکەن خزمەتی جەماوەرەکە بکەن بەبێ جیاوازی سپاس ماوەسا تۆفیق خەڵک بۆچی پاڵپشتی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی بکە ئەگەر بە کورتی لەبەرەوەی چەند برایەکی تر وەربگرم بەڵێ بۆ جەماوەر هەموو دەرکەوتووە کە لیستی کۆمەڵی ئیسلامی توانێتی لە ڕابردوودا ئەو بەڵێنەی کە بە جەماوەری داوا بهێنێتە دی لە ڕازگۆیی لە ئەمینی لە دەستپاکی لە شەفافێت لە پاڵپشتی بۆ چینی جەماوەر بۆ موچە براوان بۆ قوت براوان لە بەغدا کە فراکسیۆنەکەمان داکۆکێکی تەواوی کردووە بۆ گەڕانەوەی مافە زەوتراوەکانی فەرمانبەران هەروەها جوتیاران و لێراوە داوا ئەەکەم لە جەماوەری بە شەرەفی کوردستان و بەتایبەتی پارێزگای هەڵەبجە لە بیران نەچێت ئەو کاتانەی کەوا داوایان دەکرد کە دەسەڵات بگەنە دادگا ئێستا ڕۆژی دادگاییکردنە ڕۆژی شایەتیدانە ڕۆژی تاقیکردنەوەیە کە بەڵێنەکەی خۆیان ئەمان ببەنەدی کە تۆڵە لەو دەسەڵاتە بکەنەوە کە مای 27 ساڵە مافیان زەو دەکات مافیان پێشەل دەکات حەقی خۆیانیان پێنادات بۆیە دووبارە سوپاسیان دەکەین کەواکو لە ڕابردووە لەگەڵمان نەبوون لە داهاتووشا لەگەڵمان بۆی پێکەوە بە هەمومانەوە تۆڵە لەو دەسەڵاتە بکەینەوە زۆر سپاس دکتۆر نوحەدین لە ماوەی ڕابردوودا کۆمەڵی ئیسلامی لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە هاوکاری هێژاران و سەدان ماڵی هێژاری کرد و خانووی دروست کرد و کۆمەڵی هاوکاری زۆری بەسەر خەڵکی هێژار و کەم دەرامەتا دابەش کرد بۆچی یعنی پشتگیری کۆمەڵی ئیسلامی بکری ئایا لە داهاتوودا ساڵانی داهاتوودا ئەم هاوکاریانە زیاترە بن ئەگەر نوێنەرانی کۆمەڵی ئیسلامی یاخود کۆمەڵی ئیسلامی سەوتێکی زۆر بەدەستبێنێ دەستان خۆش بە تاکید
دەنگدان بۆ خۆی چارەنووسە ئینسان یانی هەموو کەس ئەتوانێت چارەنووسی خۆی بەدەستی خۆی دیاری بکە لەم دەنگدانەشا بەڕاستی ئەمە داوا لە خەڵکی ئەەکەین کە چارەنووسی خۆیان دیاری بکەن جارێکی کە هەنێ تەجروبە هەیە بەڕاستی دووبارەی نەکەنەوە کاتێک کە دەنگ درراوە بەلایەنێک و یان بە کەسانێک کە پێشتر تەجروبەیان کردووە تاقییان کردوێتەوە کە دەستێکی پاک و دەستێکی ئەمی نەبوون بەڕاستی مشەڵم کارەساتە جارێکی کە تۆ بێ ئەو تەجروبەیە دووبارە بکەیتەوە ئێمە ئەڵێنجا ئێمە وەکو لیستی 104 کۆمەڵی ئیسلامی ئەوەی کە لە توانامانە بوو بێ پێشتر وەکو کۆمەڵی ئیسلامیان وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیان وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە بەغاو لە کوردستان خزمەتی زۆر باشمان کردووە یەکێک لەو پرۆژانەی کە بەڕاستی کە ئەتوانێت دراوەتە دەستێکی ئەمین ئەم پرۆژە خزمەت گوزاریانەی نەخۆشخانەی بەخشینە دەستگای خێرخوازی بەخشینەوە بە تەحدیدەن ئێمە لە پارێزگای هەڵەبجە کۆمەڵگەیەکی پزیشکی بەخشینمان لێرە کردووەتەوە کە لە ماوەی ساڵێکی تەمەنی خۆیدا توانیمانە خزمەتێکی زۆر باش بە خەڵکی بەگشتی لێرە و بە خەڵکی کەم دەرامەتی ئێرە بە تایبەتی بکەین کە ئەلحەمدولیلا بووینەتە جێگەی ڕەزامەندی و توانیمانە کە سوودێک بۆ خەڵکە بگەین و داوا لە هاوڵاتیانیشمان دەکەین داوا لە خەڵکی بە شەرەفی هەڵەبجە و پارێزگای هەڵەبجە و دەوروبەرکەن ئەو متمانەی کە بەبەخشینیان بەخشیوە بەڕاستی بە ئێمەشی ببەخشنەوە بە لیستی کۆمەڵی ئیسلامی ببەخشنەوە بۆ ئێ بتوانین خزمەتێک ئەو خزمەتێک کە لە بەخشین کردومانە لە داهاتووشانە لە پرۆژە جیاوازەکانی کۆمەڵی ئیسلامی خزمەتیان پێ بکەن. زۆر سپاس کاک حەکیم دیارە لە ماوەی ڕابردوودا نوێنەرانی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمان و لە حکوومەت لەبەرەی گەلدابوون هەڵوێستەکانیان مەردانە بووە لەبەرەی خەڵکا بوون داگۆکیان لە بەرژەوەندی گشتیەکانی میلەت کردووە و بڕیارەکانیان لە بەرژەوەندی خەڵک بووە لەبەرەوەی چاوەڕێ دەکرێت لە هەڵبژاردننی 12 پێنجوە لە سبینش کە دەنگدانی تایبەتە کۆمەڵی ئیسلامی متمانەیەکی زۆری هاوڵاتیان و چین و هاوڵاتیان و خەڵک بەعام بەدەستبێنێت. بەڵێ کاک سامان زۆر بە کورتی سەبارەت بەوەی کە تا چەند خەڵکی پارێزگای هەڵەبجە تووڕێ لەوەی کە نەتوانراوە کار بۆ بە پارێزگابوونی هەڵەبجە بکرێ و سەرڕاوی کە دادگای باڵای تاوانەکانی عێراقیش کەیسی هەڵەبجەی وەکو جینۆساید ناسێنراوە بەڵام تاکو ئێستا دەسەڵاتداران لە بەغدا نەیانتوانیوە کار بکەن بۆ قەرەبووکردنەوەی خەڵکی ئەو پارێزگای ئەگەر بە کورتی بێسپاس دەکەین. کاک حەکیم لە ماوەی 3 ساڵە بێ هەڵەبجە بووە بە پارێزگا لەلایەن یەکێتی و پارتی و ئەو ململانەی حیزبی کە هەیە تاکو ئێستا ئاوڕی جدی لە هەڵەبجە نەدراوەتەوە خەڵکی هەڵەبجە هەموو چین و توێژەکان ئاماژە بۆەکەن کە بە پارێزگابوونی هەڵەبجە تەنها مرەکەبی سەر کاغەز بوو و تەواو پرۆژەکان بە شێوەیەکی بەرچاو لە هەڵەبجە جێبەجێ نەکراون هەڵەبجە وەلانراوە لەلایەن ئەم دوو دەسەڵاتەوە لەلایەن ململانەی یەکێتی و پارتیەوە لەبەر ئەوە چاوەڕێ دەکرێت لە مەڵبژاردنەدا سزای ئەو دەسەڵاتە بدەنکەوە پایتەختی ئاشتی لەرمی کوردستانیان ئاوا بەو شێوەیە فەرامۆش کردووە بە هیچ شێوەیەکیش قەرەبووی کە سوکاران نەکراوەتەوە لەبەر ئەوە لە ماوەی ڕابردوودا نوێنەرەکانی لایەنەکانی تر چ لە پەرلەمانی کوردستان چ لە حکوومەت لە پەرلەمانی عێراق لە حکوومەتی عێراق نەیانتوانیوە بە شێوەیەکی بەرچاو ئاور لە خەڵکی هەڵەبجە و قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان و قوربانیانی کیمیابارانەوە بۆیە خەڵکی هەڵەبجە تووڕەن لەم دەسەڵاتە تووڕەن لەوەی کە لە کاتی دەنگداندا تۆڵە و سزای ئەم دوو دەسەڵاتە بدەن. بەڵێ سپاس دەکەم دیارە وەکو هاوکارمان ئاماژەی پێکرد لە کوردستان بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە درا بەڵام لە ئاسی عێراق تاکو ئێستا نەتوانراوە بکرێ بە پارێزگای ژمارە 19ەوە حکوومەتی عێراق مامەڵەیەکی فەرمی لەگەڵ پارێزگای هەڵەبجە بکات ئەمەش بەوەی کەم تەرخەمی ئەو دوێزە بوو کە بڕیاری زۆرینەی نوێرایەتی خەڵکی کوردستانیان لابووە لە بەغداد میوانێکمان هەیە لە استودیۆ دواتریش دەگەڕێن لای پامنێرەمان لە ڕانیەوە لە هەڵەبجە لە هەولێریش مامۆستا عومەر پێشتر باسمان لە زەرورەتی بەشداریکردن لە دەنگدان کرد بەڵام ڕەنگە خەڵکێک کەوێ بڵێ ناڕازی بێ بایکۆت بکە ینی دەنگدان چارەسەرە. بەڵێ طبعاً بەڕاستی بایکۆتکردن و بەشداری نەکردن لە هەڵبژاردن مووقفێکی زۆر سلبیانەی بێ ئەنجامە و عەبەسیانەشە بێهودانەشە چونکە خەڵک پێی خۆش بەیاننا ڕۆژی 12/5 بە ناوی پارێزگاکەی ئەوە ژمارەیەک لە خەڵک ئەچێتە کاندی دەچێتە پەرلەمانی عێراق و بە ناوی ئەوە یاسا دەرەکات چاودێریەکە حکوومەت هەڵەبژێرێ بڕیارەدا. ئایا بەشداریکردن لەوەی کە دەست دەبێت لە دیاریکردنی ئەو نوێنەرانە باشترە یان نەخێرمانەوە لە ماڵەوە و بەشداری نەکردن تایە هەم عەقڵ و منطق ژیری واقع پێمان دەڵێ بەشداریکردن باشە. ئەگەر خەڵک پێی وایە
بارودۆخ زۆر باشە هەموو لیست و کاندیدەکان وەک یەک باشن ئەوە بچێت بەشداری بکە باشترین هەڵبژێرە لە ناویانە بۆی بارودۆخەکە باشتر بێ خۆ ئەگەر خەڵک پێی وایە بارودۆخ زۆر خراپە و لیستەکان هەمویان خراپن کاندیدەکان هەمویان خراپن ئەوە بچێت بەشداری بکەوە دەنگ بدا بەو لیست و لایەن و کاندیدەی کە کەمتر خراپە بۆی بارودۆخەکە بەڕاستی خراپتر نەبێ لە هەموو حاڵەتێکە بەشداری نەکردنیش هەر هەڵوێست و بەشێکە لە بەشداریکردن بۆ چونکە کاتێ کەسێک هاوڵاتیەک ژمارەیەک لە خەڵک بەشداری ناکە بە تایبەت لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕاستەخۆ خزمەتی دەسەڵاتەکە بەشداری نەکردن ئەو حیزب و لایەنانەی کە لە دەسەڵاتان بەوەی هێز و پارە و چەکەوە و بەو سێڕوکنە خۆیان گرتووەتەوە لە ڕێگەی ئەوانیشەوە بەداخەوە بەهۆی ترساندن بەهۆی خەڵەتاندن بەهۆی دابشکردنی پارەی حرام بەهۆی بەکارهێنانی دەسەڵاتیانەوە بە جۆرێک لە جۆرەکان وا ئەکان ژمارەیەک لە کورسیەکان بە بەردەوامی مسۆگەر بێ بۆیان یەکێتی و پارتی سەرڕای سیاسەتی هەڵەیان سەرڕای حکومڕانێتی خراپیان سەرڕای پێشکەشکردنی نموزەجێکی خراپ بەڵام هێشتا بە کۆمەڵێ ڕێگە بەبوونی پارە لە دەستیان بە ترسانی خەڵک بە چاواشەکردن بەبوونی ژمارەیەکی زۆر میدیا کە کاریان چاواشەکردنە لە ماوەی ئەو مانگە وا دەکەن ژمارەیەک دەنگ بێنەوە بەشداری نەکردنی خەڵک مانەوەیان لە ماڵەوە وا ئەکا ئەو ژمارە دەنگە بە تەواوی زاڵ سەرکردنەوەی هاوڵاتیش لایەن دەسەڵاتەوە تەنها بۆ دەنگە ناڕازیەکان ئەگەرنا فشاری زۆر دەخەنە سەر لایەنگرانی خۆیان وایە زۆرینەی زۆری ئەو هاوڵاتیانی لە ماڵەوەن ئەگەر لیان بپرسی ئەگەر بچی بۆ دەنگدان دەنگ بە کێ دەی دەنگ بە لایەنێکی ئۆپۆزیسیۆنەدەن دەنگ بە غەیری دەسەڵاتەدا باشە بەس بۆی خەڵکی کوردستان سەر ناڕزایەتێکی زۆر هەیە ڕەنگە ناڕزایەتێکی شاراوەی گەورە لە کوردستان هەیە بەرامبەرام دەسەڵات بۆی بەکردار دەبێت لە ڕۆژی دەنگدانە یەکلای بکاتەوە ناڕزایی بەبێ کردەوە بەبێ هەڵوێست سوودی نییە یعنی بۆ نمونە هێزە چەکدارەکان کە سبێنێچن بۆ دەنگدان هێزی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ ئەوان بە پێی پرەنسیپە سەربازیەکان مافی ناڕزایی دەربڕینیان نییە مافی مانگرتن خۆپشاندانیان نییە و ئەگەر کەسێکیش بەم جۆرە یعنی ناڕازی بێ بە پێی ڕێکارە سەربازیەکان ئیجراءاتی بەرامبەرەکرێ سبەینێ مافێکی یاساییە بۆ ناڕزایی دەربڕین سبەینێ دەرفەتێکی زێڕینە کە پرەنسیپە دیموکراتی و مەدەنیەکان وەکو هەلێک دەیخەنە بەردەست هێزی چەکدار بۆ ئەوەی هەموو ناڕزایی خۆی بە ڕێگەیەکی یاساییانە و مەدەنیانە تعبیر لێ بکە یعنی تۆ وەک بە تایبەت هێزە چەکدارەکان نەئەتوانێت لە میدیاوە ناخی خۆی دەربڕێ نەئەتوانێت ناڕەزا بێومان بگرێ و ئەگەر یەکێکیش ئەمەی کرد بە پێی پرەنسیپە سەربازیەکان مامەڵی لەگەڵەکرێ بۆ نمونە سج نەکرێ کەواتە تاکە ڕێگە بۆ ئەوەی هێزە سەربازیەکان تعبیر لە ناخی خۆیان بکەن و بڕیار بدەن لە چارەنووس و ئایندەی خۆیان مناڵەکانیان هەرێمی کوردستان خەڵکی کوردستان خەڵکی عێراق سبەینەیە کە بچن بەشداری بکەن و دەنگ بدەن بەو لایەنەی کە لە بەرژەوەندی خەڵکان لە سەنگەری گەل بەس کۆمەڵێک پروپاگەندە دەکرێت بۆ نمونە کارد لێ زەمینیەکان وەردەگیرێەوە لەگەڵ مامۆستایانش باسمان کرد کە بۆ نمونە سوێنیان پێدەخورێت تەڵاقیان پێدەخۆن بۆی کە دەنگدا ئەمە کاریگەری دەبێت ئێستا بۆ نمونە کۆمیسیۆن ڕێکاریەوە شەیە کە من پێش بەرنامە قسەم لەگەڵ دکتۆر سعید کاکەی ئەندامی ئەنجومەنی کۆمیسیاران کردوتی بۆی پابەند نەبوون بە ڕێنمایەکانی کۆمیسیۆن بەرپرسی لە قیاولێری کۆمیسیۆنیان دەرخستۆتیانی ئەم چاوەشەکاری پێدویان هێزەمنیەکان سار ناکاتەوە لە گۆڕانکاری بە هیچ جۆرێ خەڵکی کوردستان هێزەمنیەکان ئەزمونیان وەرگرتووە و دڵنیان لەوەی کە پرۆسەی دەنگدان پرۆسەیەکی نهێنیە و کەس ناتوانێت بە هیچ جۆرێک وابکە بزانێت کێ دەنگی بە کێ داوە بەتایبەت ئەم سیستەمە ئەلکترۆنی ئەم جارە ڕێگە ئەگرێت لەوەی کە هیچ کەسێک دەنگدانەکەی کەشف بێ ئاشکرا بێ و بردنەوە ژوورەوەی مۆبایل و هەر جۆرە ئامێرێکی تۆمارکردن قەدەغەیە بە فەرمی بە پێی یاسا وەک مامۆسایانیش ئاماژەیان پێکرد فەرمویان تەنانەت ڕێگەی سوێند و تەلاق کە بەداخەوە ئەوە نیشانەی ئیفلاسی ئەو خەڵکانەیە کە دەسەڵاتیان هەیە ئەو خەڵکانەیە بە زۆر خۆیان سەپانەوە بەسەر هێزی پێشمەرگا کە لە بری بەرنامەی سیاسی جوان لە بری پێشکەشکردنی کادری جوان لە بری پێشکەشکردنی ڕۆیای سیاسی بۆ خەڵک و بۆ هێزە چەکدارەکان یان لە ڕێگەی تەقلید و کلاسیک و دواکەوتوانە و خۆسەپێنانەی وەکو سوێندان و تەلاق خواردن کە بەڕاستی ئەمە مەگەلە سەدەکانی ناوەڕاستا کرابێت بەم ڕێگەیە پەنابەنە بەر کۆکردنەوەی دەنگ
بە هیچ جۆرە هێزە چەکدارەکان نابێ بچێنە ژێرە شارانە ئەوان ئەزمونیان هەیە هەڵبژاردنەکانی پێشوا ژمارەیەکی زۆر لە هێزە چەکدارەکان هێزەکانی پێشمەرگە هێزەکانی ئاسایش و پۆلیس دەنگیان بەلایەنەکانی ئۆپۆزیسیۆندا و سەربەرزانش لە ئیشەکان بەیان دەتوان بیکەنە سەرای گۆڕانکاری بە تایبەتی بە پێداهاتەکانی کۆمیسیۆن کە دەڵە 1970,000 دەنگدەر لە هێزە ئەمنیەکانەیە کە نزیکی 8 کورسی پەرلەمانیە دەکرێت خەڵکی کوردستان هێزەمنیەکان گۆڕانکاریەکە لەوانەوە دەست پێ بکە بەیانی بیکەن بە سەرای گۆڕانکاری کەوا بڕیارە لە 12 5 خەڵکی کوردستان بیکات بە دڵنیاییەوە ئەگەر دەنگدان بۆ منی هاوڵاتی یەک جارمانای گۆڕانکاری بێ بۆ ئەوان دوو جار چونکە هێزی پێشمەرگە هێزە سەربازیەکان لە هەر وڵاتێک زەمانن سەنگی مەحەکەن بۆی ئەو وڵاتە بە یەک پارچایی بمێنێتەوە بۆ ئەو وڵاتە ئەمن و ئاسایشیە بێ بۆ ئەو وڵاتە سیستەمێکیە بێ بۆ پارێزگاریکردن لە دامەزراوەکان لە یاسا بۆی ئەو وڵاتە موسسەیەک هەبێت کە لە نێوان هەموو لایەنەکانە بەبێ لایەنانە ئەوەستێ بۆیە دەنگدانی هێزە چەکدارەکان بەو جۆرەی کە کوردستان بگۆڕێ بەو جۆرەی نوێنەرانی کوردستان بگۆڕێ لە بەغدا بەو جۆرەی شێوازی نوێنەرێکردنی هەرێمی کوردستان بگۆڕێ لە بەغدا دەنگدانێکی زۆر زۆر گرنگە و تەواوکاری دەنگدانی خەڵکو هاوڵاتیانە و خەڵکی مەدەنیە بەستە چەندەوان غەدری گەورەیان لێکراوە لە هێزە ئەمنیەکان پێویستە بەیانی بەدەنگدان وەڵامی و غەدرانە بدەنەوە کە کراوەتە سەریان لە مەسلەی کەمی موچە بۆنم لە کاتی شەڕی داعشە کەمترین بۆنم لە چەکیان پێدراوە بەڵام بەرپرسەکان هاتون چەکی وڵاتانیان بازرگانیان پێوە کردووە کۆمەڵێک بەرپرسی سەربازی پێشمەرگە بە کوژدراوە بازرگانیان خۆیان لەگەڵ داعش کردووە تاسن هێزەمنیەکان دەبێ ئەمەیان لەبەرچاو بێتەوە وەڵامێکی ڕوونیان هەبێ بۆ ئەو پێشێلکارانەی کە بەرامبەریان کراوە کاک حەکی من وازانم ئەم بابەتانە بە تەواوەتی و بە خۆشحاڵیەوە یەکلا بوونەتەوە بەتایبەت هێزی پێشمەرگەی کوردستان ئەگەر تەماشای گیرفانی بکە ئەگەر تەماشای ڕۆژەکانی موچەی بکە ئەگەر تەماشای ئەو بێڕێزیە بکات کە سەرکردەکانیان لە کەرکووک و لە خورمات و لە شنگال پێیکردن ئەو عیبەی هێنان بەسەر هێزی پێشمەرگا کە لە ڕاستیە خۆی عیبەیەکی سیاسی بوو شکستی دوو هێزی سیاسی کۆن بەسەرچوو خراپ خۆسەپێن دایان بەسەر هێزی پێشمەرگا یعنی عیبەکە کەوتەوە سەر هێزی پێشمەرگا کە لە ڕاستیە پێشمەرگە سەرکەوتوو بوو گیانفیدا بوو و نیشتیمانی بوو و زۆر زۆر ئازایانە دیفاعی کرد لە هەرێمی کوردستان بەڵام سیاسیەکان موقفیان دۆڕان ناشرینیان کرد لاوازیان کرد لە پێش چاوی جیهان و عێراقیش هێزی پێشمەرگەی کوردستان لە هەموو ئینسانێک باشتر تێگەشتووە و زۆر باش ئەزانێ چۆنچۆنی یەکێتی و پارتی بۆ بەرژەوەندەکانی خۆیان بەکاریان هێناوە چۆنچۆنی یەکێتی و پارتی 27 ساڵە کردویانەتە دادەست جارێک براکانی پێکوژن جارێک شەڕی ئەملاولای پێەکەن جارێک بەگەژ خەڵکی خۆپیشاندەری هەرێمی کوردستان ئایدەنەوە جارێک ئەبنە پارێزەری ئەو کەسانی کە یاسا پێشەلەکەن جارێکیان کەنە باخەوان جارێکیان کەنە پاسەوان هەر هێزی پێشمەرگە ئەوانەی کە بەرگری بەتایبەت لە پاسەوانەکانەکەن بەس تەماشاکەن بزانێت چەند هزار کەس پاسەوانی یەک کەسە ئەبێت تێبگەن لەوەی کە ئەبێ ئەم سیستمی بەڕێوەبردنە لە بواری سەربازیە لە بواری پێشمەرگا لە بواری ناوخۆیە بە تەواوەتی بگۆڕێت و ئەوەشی کە ئەتوانێت بڕیاری ئەو گۆڕانکاریە بدە هێزەکانی پێشمەرگە خۆیانن سبەی نەیە لەسەر سندۆقەکانی موچەش کە تاسەند موچە ژیانی گوزەران بەیانی ڕۆژێکی چارمساز چووکە باز لەوە دەکرێت بۆ نمونە لەگەڵ عێراقا پێشتر بەرپرسانی پارتیویچێتی ڕازی نەبوون کە ژمارە ڕاستەقینی پێشمەرگە بدەن بە عێراق بۆی کە موچەکەی هاوتای سوپای عێراق بکرێ تاسم ئەو گۆڕانکاری بکەن بۆی کە گۆڕانکاری لە نوێنەراتی لە بەغداد بۆی کە لە بەغداش موچەی تاویان بۆ بچەسپێەوە وەکو بەشێک لە وەکو هێزەکانی عێراق هاوتا بکرێت بەداخەوە یەکێک لەو سیاسەتە هەڵانەی کە هەرێمی کوردستان کردوێتی ئەوەیە کە پڕکردنی لیستی ناوی پێشمەرگەیە بە ناوی وەهمی بە ناوی ناڕاست بە ناوی درۆ سەنگەرەکانی پێشمەرگە نزیکەی 50,000 کەس گەنجی ئەم وڵاتە ڕۆحی خۆی بەختە کرد لەو لالیستەکانی پێشمەرگە و موچە 400,000 کەسی تیا بوو یەکێک لە پێشنیارە زۆر باشەکان بەرنامە زۆر باشەکان کە نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمان ئەندامانی پەرلەمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کردویانە لە پەرلەمان پێشنیارکردنی 100,000 پێشمەرگەیە بۆ هەرێمی کوردستان و هێزێکی چەکدار کە لە بەغداوە ببێتە خاوەنی بودجە و موچەی خۆی لەوێەوە بەهێز بکرێ بە موچە بەهێز بکرێ بە چەک و ڕاهێنان ئەوە پێشنیاری کۆمەڵی ئیسلامیە
و فراکسیۆنی داهاتوش کە پشتیوان بەخوا سەرکەوتنیەکی گەورەیە بۆ کۆمەڵی ئیسلامی هەڵبژاردنە لە بەغدادا کۆکی لەم سیاسەتە. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عومەر گوڵپەی نووسەر و کادیری پێشکەوتووی کۆمەڵی ئیسلامی کوردستان. بەڵێ بینەرانی بەڕێز لەگەڵتان پاش کەمێکی تر هاوکارم سالار ئیبراهیم لەگەڵتان بەردەوام دەبێت و ڕووماڵی پێیان ڕووماڵی تایبەتی تری دەبێت لە شارۆ و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بۆ پشتگیری لە لیستی ژمارە 104 کۆمەڵی ئیسلامی لەگەڵمان بمێنەوە پاش کەمێکی تر هاوکارم دێتەوە خزمەتە. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێ دەنگدەرانی عزیز. دیارە هەڵبژاردننی ئەم جارە جیاواز لە هەموو هەڵبژاردنەکانی تر بە شێوازێکی ئەلکترۆنی بەڕێوە دەچێت. بۆیە پێویستە تۆی دەنگدەر بە هوشیارەکی تەواوە بەشداری لە هەڵبژاردنەکانی ئەم جارە بکەیت بۆی کە چارەنووسی خۆت بنووسیتەوە و دەنگەکەشت نەفەوتێت. بنکەکانی دەنگدان کاتژمێر حوتی سەر لە بەیانی بەڕووی دەنگدەراندا دەکرێتەوە. تۆی دەنگدەر پێویستە کارتی بایۆمەتریت پێبێت بۆی کە بتوانیت بەشداربی لە پرۆسی هەڵبژاردن. ئەگەر کارتی بایۆمەتریەکەت نوێ کرابێتەوە واتە وێنەی خۆتی لەسەر بێت ئەوە پێویستت بە هیچ پێناسەیەکی تر نییە. بەڵام ئەگەر کارتی بایۆمەتریەکەت نوێ نەکرد بێتەوە واتە وێنەی خۆتی لەسەر نەبێ پێویستت بە پێناسەیەکی فەرمی هەیە کە پێت بێت. دەچیتە ناو بنکەی دەنگدانەوە. ئەم ئامێرەی کە ئێستا لێرە هەیە ئەم ئامێری ناساندنە. ئەو کەسەی کە لەسەر ئەم ئامێرە کار دەکات کارتی بایۆمەتریەکەتی پێدەدەیت وەک لە وێنەکەدا هاتووە کارتی بایۆمەتریەکە لەگەڵ پەنجەمۆری خۆت بە جیهازەکە دەناسیێنی دوا بە دوای ئەمە وەرەقەی دەنگدانت دەداتێ کە وەک لە وێنەکەدا هاتووە وەرەقەی دەنگدان بارکۆدێکی لەسرە کۆدێکی لەسرە کە لەگەڵ پەنجەمۆری تۆ لەگەڵ کارتی بایۆمەتریەکە هەرسێکیان پێکەوە لەم ئامێرە دەناسیێنێت. دوا بە دوای ئەمە واژۆیەوە دەکەی کە تۆ وەرەقەی دەنگدانت وەرگرتووە دیارە ئەمەش واژۆکردنەکە بەم شێوازە دەبێت بە قەڵەمجافێک بە دەستی خۆی واژەکە دەکەی. لە دوای ئەمە دەچیتە ناو کابینەی دەنگدانەوە. پێویستە دەنگدەر بە هوشیاریەکی زیاترەوەم قۆناغەش تێپەڕێنێت وەکو ساڵانی ڕابردوونیە بە قەڵەمجافێک بتەوێت لیست یان کاندیدێک دیاری بکەی دەنگی پێ بدەیت. ئەم جارە بە پێنووسی ئەلکترۆنی دەنگ دەدەیت وەک لە وێنەکەدا هاتووە. دیارە ئەگەر نمونە بێنینەوە لیستی کۆمەڵی ئیسلامی بە ژمارە 104 کە قواری یەکەمە لە ناو وەرەقەی دەنگداندا بەم شێوازە کە لە وێنەکەدا هاتووە پێویستە ئەو پێنووسە ئەلکترۆنیە لە ناو چوارگۆشەکە نێتە دەرەوە بۆی کە دەنگەکەت نەسووتێت. لە دوای هەڵبژاردننی لیستەکە دەچیتە سەر ڕقەمی کاندیدەکەواتە ژمارەی کاندیدەکەت چۆن بێت ژمارە چەند لە کاندیدەکان دەتەوێت هەڵی بژێریت بە هەمان شێوازی لیستەکە چوارگۆشەکە دەگرێتەوە نابێ ئەو مۆرەی کە بە پێنووسی ئەلکترۆنیەکە لە ناو چوارگۆشەی بەردەم کاندید یا قوارەکە دیاری دەکەیت نابێت لە ناو چوارگۆشەکە بێتە دەرەوە. دوا بە دوای ئەم قۆناغەش لە کاتیەوەیە کە تۆ وەرەقەت بخەیتە ناو سندوقی دەنگدانەوە. بەڵام دەبێت دەنگدەرەوە بزانێت بە هیچ شێوازێک وەرەقەی دەنگدان نانووشێتەوە. پێشەوەی کە وەرەقەی دەنگدان بخەیتە ناو سندوقی دەنگدانەوە پێویستە پەنجەمۆر بکەیت. دیارە پەنجەمۆرەکەش بەم شێوازە دەبێت بە مرەکەب پەنجەی خۆت بکەیتە ناو قوتوی مرەکەبەکەەوە. بەڵام دەبێت دەنگدەر هوشیار بێ بۆی کە بە هیچ شێوازێک ئەم مرەکەبە نەکەوێتە سەر وەرەقەی دەنگدانەکەی پێشەوەی کە بیخاتە ناو سندوقی دەنگدانەوە بۆی کە دەنگەکەی نەفەوتێت. لە دوای ئەمە وەک لە وێنەکەدا هاتووە بەم شێوازە وەرەقەکەی دەخاتە ناو سندوقی دەنگدانەوە و بەشدارە لە نووسینەوەی داهاتووی خۆی بۆ هیوایی کە هەموو لایەکمان 12 بەشدار بین لە نووسینەوەی چارەنووسی خۆمان و نیشتیمانمان دەنگ بدەین بە ئەو کەسانی کە خەمخۆری وڵات و نیشتیمانن.